بی لای من دنیام بۆ چییە کە تۆ بی لای من دنیام بۆ چییە خۆشەویستی وەک تۆ لە دونیا نییە دڵم عادەتی گرتۆ بە عەشقی تۆ ئیتر ناکرێت دوور بم لە هەستی تۆ ئیتر ناکرێت دوور بم لە هەستی تۆ هیچ شتێک لە لای من وەکو تۆ نییە خۆشەویستی وەک تۆ لە دنیا نییە دڵم عادەتی گرتۆ بە عەشقی تۆ ئیتر ناکرێت دوور بم لە هەستی تۆ ئیتر ناکرێت دوور بم لە هەستی تۆ تو